هەڵمەتێکی دیکەی ناشارستانی بڕینەوەی دارچنەوەبەرەکانی غاباتی گوڵان لە هەڵەبجە دەستی پێکردووە. ئەمەش خەڵکی شارەکەی نیگەران کردو و داوا دەکەن هەرکەس ئەو کارە بەرامبەر ژنگە دەکات پێویستە سزا بدرێت. ناخۆشە خۆی ژنگە وە سەوزایی وە خۆشە و سەوزایی بێت و ژنگەی هەموو کەسێکەیش هەموو کەسی نەی حکومەتە و نەی کەسێکە نەی حیزبێکە تۆ لە قینە و حیزبەی بیوەڵێتەوەی ئەم شەعبە هەموو یەسە هەر کەسێ هەیە تاوانبارە گوناحیەگە جگا لە گوناحیج حەقی خۆی سزای هەیە ئەگەر لە قانونە لە هەموو قانونی. سەرۆکی ڕێکخراوی ژنگەی تەندروست دەڵێت ئەوەی لە غاباتی گوڵان ئەنجام دەدرێت بابەتێکی نوێ نییە بەڵکو پرۆسەیەکی بەردەوامی لە سەرخۆ و درێژخایەنە. ئەزمموی سنووبەرەکانی شاری سلێمانی دووبارە دەبێتەوە و دوجار دەبنە شوێنی یەکەی نیشتەجێبوون. تەمەنەگە بڕینەوەی بەردەوامی لە داهاتووە بۆ پرۆژەیەکی بازرگانی بەکارێنرێت خۆ بابەتەکە وازەحە کاریگەریەکانش لە هەموو ڕوانگەیە خۆ دەرەکەوێت یعنی تۆ ڕێژەی سەوزایی ئەم شارەکەمەکەیتەوە کە لە ئێستادا گۆڕانکاریەکانی کەشوهەوە تاکە چارەسەر بۆیان لە پێش هەموو شتێک زیادکردنی ڕوبەری سەوزاییە بۆیە زیاتر لە ڕێخۆشەی بەوی بۆەوەی کۆگەیانکاری کەشوها ڕوو بدەن هەندێک جار تەپ و تۆز و هەندێک دیادی خۆڵبارینی ڕوو لە شارەکانەکە ئەم دارستانە لە دەروبەریان پارێزگایە بوونەتە فلتەرێک بۆ ئەم شارە دواتر ئەم کارە ساتە ژڕۆدا جگە لەوەی کە هێلان و لانەیەکن بۆ باڵندە و بۆ ئاژەڵە کێویەکانی بۆیە لە ڕوژینگەیەوە نەمانی دارستانەکان لە هەر شوێنەکە من کارەساتی ژینگەیان لێکەوێتەوە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام لە هەڵمەتیم جارەدا زیاتر لە 50 دارچنەوبەری بەتەمەن بڕاونەتەوە. لە کاتێکدا غاباتەکانی گوڵان سروشتێکی جوان و پشتێنەیەکی سەوزایی دوور و درێژی بە دەوری هەڵەبجەدا دروست کردووە بەڵام ساڵانە لەلایەن کەسانی ناسراوەوە ڕێژەیەکی زۆریان لێ دەبڕدرێتەوە و ئەگەر لایەنی پەیوەندیداری پارێزگای هەڵەبجە ڕێگری نەکات مەترسی لە ناوچوونی تەواوی غابات و دارچنەوبەرەکانی گوڵان لە چەند ساڵی داهاتوو دەبێتە گەورەترین کارەساتی ژینگەیی ناوچەکە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.